وایە زۆر باش دەنگم باش زۆر بە نەرمیش قساکەمە بەڵێ ها دەنگم جێم لێ خۆش زۆر بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونی هەر یەک لێەوە هەر یەک لێەوە کە هەمووتان ئازیز و خۆشەویستی ئێمەە ئامادەیتان لێرە جێگای ڕێز و خۆشەویستە سوپاس بۆ گشتان ناوی کەس ناهێنین کە بەرەوەی هەمووتان ئازیز و بەڕێزن زۆر زۆر بەخێر بە هەر شەڕەشەقی و سەختی و دژواریەک بی چوارەمی خولی ڕۆژی سینەمای کوردیمان دەست پێ کرد بە کۆمەڵێک ئاستەنگ و گرفت وەکو هەموو کایەکانی تری کۆمەلگایە ئێمەش بەدەر نەبووین لەم گرفتانە لەم سەختیانە هەڵبەتە بەشێکی زۆری هاوڕێمان کاتاوار شانی داوەتە بەرەم سەختیانە ئێمەش وەک شاگردێکیەوە وەکو بڵێن دەستکارێکیە و هاوکاری بووین لە پشتی بووین بەڵام بە دەرەجەیەک ئەم کارم کرد دەبووان نوێی نوەم یادە بەڕێبخەین بەڕاستی بەڵام بەداخەوە لە بەردیسان ئەو گرفتانە کۆمەڵە گرفت کە سەرشی ترینیان داراییە چکە هەموو ئۆڤێنتە و هەموو ئەم کارانێکە کرێت بەبێ پاڵپشتی هیچ دەستگا هیچ دامەزراوەیەک بەداخەوە کە ئومێدوار بووین کە ئێستا کۆمەڵێک خەڵک لە پشتی ئەم ئەڤێنتە و لە ئەم پرۆژە گرنگەی سینەما بوونەیە بە تایبەتی چاپکردنی کتێب قسە زۆرە بیکەین دڵیشمان پڕە بەڵام من بڕام بە ئیشکردن هەیە بۆیە من مایکرۆجیڵم بۆ کاکاوە ڕەنگە بەشێکی قسانەشکە بەروم کاکاوە ئێمە هەر بەبێ بەرنامە قساکەین بەڵام من شتێک ئەڵێن بە کورتی و برادرانیش ئەناسێنم چگوێ کاکەریم دیارە وتی پیاوایی بە باسخۆی کاک بەرزان کە لە یەکەم ساڵی کابینەی یەکەم ئێمە ناومان لەم 4 ساڵەنا کابینەی یەکەم ینی کابینەیەکمان بەڕێ کرد کاکەریم باسی کرد دیارە ئێمە پراندێکیشمان هەڵبژاردووە کە هێڵمازگۆنەیە ئیشکردن لە هێڵمازگۆنەی هەر خۆی قورسە هەر خۆی ژیانی پڕ بوو لە دەربەدەری و چەرمەسەری و زیندان ئێمە هەر باشە ناژیرێن ینی ئەوە سپاس گوزارین لەو ڕۆوانیان کاکەریم بۆیە ئەم 4 ساڵە ئەم کابینەیە باسی سەختێکای ناکەین یەکسەر دەینە ناو مەرزۆر بۆی ئەمە دەست پێ بکەین کاک بەرزان هەموو ساڵێک بڕگەی واژۆکردنی سەر پۆستەرەکان بەڕێوابات پۆستەرەکان بە ناوی ساڵنامەی هێڵمازگۆنایە هەموو جارەواڵێم لە مێژووی 137 ساڵی سینەمای هەموو جیهان یەکەمین جارە پۆستەرێک بە ناوی هونەرمەندێکەوە وێ خۆشبەختانە ئێمە ئەومان کۆنتڕۆل کرد لە دنیادا کە مازگۆنای شایستەیەوەیە بێزگەلەوەی ڕۆژی سینەمای لەسەر بینیات بنرێ شایانی ئەوەیە پۆستەرەکەشی لەسەر بینات بنرێ و شایانی ئەوەشە تاوەرێکی گەورەشکە ئەمە پرۆژەیەکی گەشتیاری سینەماییە لە داهاتوو شەڕی بۆکەین شەڕی گەرم بەهێزی نەرم ئێمە ئەم شەڕاکەین 4 پۆستەرمان هەیە 4 کەسایەتی دێن واژۆی لەسەرەکەن ڕەنگە ئەو پرسیارە بکرێت کە نازانم کاکەریم باسی کرد کە کەسایەتەکان زیاتر سیاسین یانی بۆ نمونە بەڵام بە بڕوای من هەموو سیاسیەکە هەر ساڵێک زۆرێک لە گروپێک لە کەسایەتەکان هەڵەژێنن ساڵ یەکەم پێم وایە بەشێک لە زیاتر هونەرمەند بوون ئەدیب و ساڵانە ئەگۆڕێن لەبەرەوەی بە قەنەعەتەوە کە ئەم یادی گشتە یانی یادی تەنها هونەرمەندان نییە بەداخەوە زۆر جار سالارچی بەس لە نخبەیەک داخۆ دەکەینەوە پێم وایە سینەما هونەرێکە لە قودرەتی داهەیە کە هونەری هەموو خەڵک بێت نەک هونەری نخبە زۆر سپاس لە داهاتوو لە کابینەکانی داهاتوو کە من باقی بێ هەموو لە کەمەندرێژ من زۆر شت ینی بەرنامەمانە بیگۆڕین هەوڵماندا کۆمان نەکرا بۆ نمونە هەر بۆ نمونە ستایلی جلوبەرگی کوردیمان ئەبێ هەمووی ستایلێکی کوردی شیاو بێ بۆ ئیڤێنتێک کە سینەمایە هەروەها بۆ نمونە خەڵاتی هێڵمازگۆنای ئەوە 2 ساڵە خەریکین ئەویش لە داهاتووە بە دڵنیایی وە سەریەخەین خەڵاتی هێڵمازگۆنای وەکو خەڵاتەکەی ئۆسکارە بەڵام ئۆسکار خەڵاتێکی گریمانەیە ینی نەناوەکەی ئەسلی هەیە نە خودی پەیکەرەکەش لە فرعونەکانەوە وەرگیراوە بەڵام ئەوەی ئێمە هێڵمازگۆنای کە ئاوای کردووە لە سەرکەوتنێکیدا لە پاریس
ئێمە ئەم ستایلەمان هێنا ئەیکەین بە خەڵات بۆ سەرانسەری کوردستان و فیلمێکیش بۆ بیانی چیتر زۆر گەورەمان لەبیر دەی وەستان بۆ گیانی پاکی شەهیدان ئێمە بەڕێمان ئەمانەیە کە زۆر زۆر فەرمی نەبین لە قسەکردنا بۆی لەگەیمان کرد هەموو ئەم شتانەی کە کۆمپانیای هاواری فیلم ئەنجامی دەدات بۆ ئەوەیە کە سەپۆرتی بواری فیلمسازی بکرێت ئێمە لە کوردستاندا فیلم زۆر یانی نەکرێت دروست دەکرێت نەک زۆر دروست دەکرێت زۆر ناوەندەیە کە فیلم دروست دەکەن خۆشبەختانە ئێستا لە شاری سلێمانی 5 فیلمی درێژی سینەمایی ئامادەی نمایشە کە 4یان فیکشن و 1 فیلمێکی دۆکیومێنتاریە بە هەر 5 فیلمیان لە دەرەوەی دارایی حکومەت جێبەجێ دەکەن ئەمە نقطەیەکی زۆر خۆشحاڵیە ئەم ڕۆتەی فیلمسازی پێویستە پشتی بژیریە و سەپۆرتی بکرێت ئەم کۆمپانیایە ئەم چاپکردنی کتێب و ئیڤێنت و پۆستەر و هەموو ئەمانە بۆ ئەوەیەکەوە هێز بداتە بەر ئەو ڕۆتەی بەناوی فیلمسازی کوردی بەناوی سینەمای کوردی دەستی پێ کردووە کاک بەرزان بڕگەکەی ئەو دەستوەیەکەین چونکە دوای ئێرە کردنەوەی پیشانگامان هەیە بەڵام پیشانگاکەش هەڵبەتە کاکەریم ئەو کەسە بانگەکات هەر لێرە ئەویش وتارەکاڵی بەڵام دوای ئەو بڕگەیەمان تەواو کرد اینجا دەست دەکەین بە پێش ناکەین یەکەم پۆستەر ئێمە وتمان 4 کەسایەتی یەکەم مامۆستا نەرمین خان بانگەکەین کە پۆستەری کلتور و هونەرە لەوێ بە ئەوەش بڵێن بە ئەوەی کامیرەمانەکان بتوانن فریا بکەون دوای ئەوەی واژۆی خۆی کرد لەسەر پۆستەرەکە ساڵنامەکە هەڵەگیرێ بە هەردوو دەستی هەردوولا بۆی فۆتۆگرافەکان ڕەسم بگرن دوایی نەرمین خان لێرە وتەیەکی کورد پێشکەش با فەرمو ئەمەیە نه ئەمە نه لەولای فەرمو اینجا رسمەکە بەرز بکەن و کاتتان باش هەمولایەت بەخێر بن زۆر سوپاس بۆ بانکەشمان بۆ ئەم فستیڤاڵە ناست و جوانە بەڕاستی فیلم و فیلمسازی یەکێکە لە هەرە بابەتە گرنگەکان زمانێکی جیهانیە ئەو زمانەیە کە جیهان بەیەکەوە لەگەڵێکا ئەدوێ لەبەرەوە زۆر گرنگە کورجش بتوانێت بێت فێری ئەو زمانە بێ بۆ ئەوەی بتوانێت پیامەکانی خۆی
لەڕێگەی ئەو زمانە بگەێنێتە جیهان. هەموو دنیا پەیامی خۆی لە ڕێگەی زۆربەی لە ڕێگەی سینەماوە گەیاندەوە. لە ڕێگەی سینەماوە ئێمە ئەتوانین هەموو ئەو جیرۆ سادانێ بەسەرمانە هاتووە و ئەو چیرۆکە دڵپەزێنن و چیرۆکی خۆشی و ئەو وردەکاریانەی لەم بابەتانە دروست بووە هەمووی ئەتوانین لە ڕێگەی سینەماوە بگەینین. لە ڕێگەی نووسینە زۆر ئەکەوێتە دەستێکی کەم، بەڵام لە ڕێگەی سینەماوە ئەگەوێتە دەستی بینەرێکی بجار زۆر. ئەمە زۆر گرینگە خۆ هەموو ئەزانێت سینەما بۆ دوو مەبەستە، یەکیشیان بۆ خۆشیە، ئەوکەشیان بۆ پەیامەکان لە ڕێگەی سینەماوە دەگەێنرێت. ئێمەش بۆ ئەوەی ئەو زمانە فێربین پەیامەکانی خۆمان بگەێنی دەبێ ئەو زمانە نەبزانین. جا لەبەرەوە زۆر گرینگە و من دەستخۆشان لێ یەکەم کە بایەخ بەو لایەنانە هەدەن. لایەنێکی کەش هەیە کە ئێستا لەسەر کولتورە، مەسەڵەن ئێمە کێشەیەکمان هەیە، زۆربەی مناڵەکانمان بە تایبەتی ئەو دەڤەرانەی ئێمە سێری ڤیدیۆ و ئەنیمێشن و ئەو کلیپانەی کە دەکرێت بە زمانی بێگانەیە زۆر کەمی بە زمانی کوردیە. بۆ ئەوەی تۆ فێری مناڵی خۆت بکەیت لە ڕێگەی فلیمی کورت و لە ڕێگەی ڤیدیۆ لە ڕێگەی شتی ئەنیمێشن ئەتوانی ئەو پەیامە بگەریتە مناڵ، کلتور و دابوونەریتەکەی خۆت و زمانەکەی خۆت بچەسپێری لە ناو مێشک و هزری مناڵە. تەنها کتێب نێت کە کتێب ئێستا سەردەمی پەروەردەی خێرایە. مناڵی ئێمە لە پەروەردە جاران ئێمە دائەنیشتی 4 ساعت دەماخرێت. ئێستا مناڵێک بە زۆریش داینێ تاقەتی ساعتێک خوێندنیە بۆ چونکە زانستی ئەم سەردەمە زانستێکی خێرایە. بۆیە زۆر گرینگە ئێمە باش بەو لایەنانش بێت و بیکەین بە ئەو چیرۆکە ناسکە کوردیانەی کە ڕۆژانە لە ژیانی ئێمە ڕوو ئەدا، ئەو گوتارە جوانانەی کە من کەسە بەتەمەن و لادێکانە خەڵکی لادێ یا خەڵکی سادە دروستە بێ ئەمانە بتوانین لە ڕێگەی ڤیدیۆی ناسک لە ڕێگەی کلیپی ناسک و هەر هەموو دامەزراوەکان ئەتوانن بیگەێنین بە مناڵی خۆمان وتوانێت لە مەکتەبەکانیشا بڵاوە پێ بکرێەوە مەکتەبەکانە نمایش بکرێت، ئەو فیلمانە نمایش بکرێن. زۆر گرینگە بەڕاستی ئێمە هێشتا بە عەقڵەتێکی ئێستا و خوێندنێکی کۆن، یعنی ئەمە دوو لایەنەی دروست کردووە کە نەتوانین ئێمە وەکو پەروەردە بگەێنە ئەو پەروەردەی سەردەما و ئەو دابوونەریتەی خۆمان بگەێنە لای خەڵک. تۆ ئێوە سێری ئەنیمێشنەکانی وڵاتانی ترکە توانیوەتی دەیان مەسەج لە ڕێگاوە، ئایا مەسەجی خراپە بێ بۆ لایەنەکانی وڵاتانی داگیرکراو یا ئەگەر مەسەجێکی باش بێ. ئەزانت زۆر فیلم و ئەنیمێشن هەیە لە وڵاتەکانی خۆیان قەدەغەیە، بەڵام بۆ ئێمەی دەنێرێت. بۆچی؟ چونکە لە لای ئێمە هەموو شتێک پەخشەکرێت بەبێ سانسۆر. جا ئەمانە زۆر گرینگە بەڕاستی بیری لێ بکرێتەوە. من دەستخۆشی لەو هەموو دامەزراوانە ئەەکەم، بەڕاستی کارێکی زۆر جوانەکەن. بە تایبەتی من خۆم ڕوحیەن لەگەڵ یالماس بە تایبەتی چونکە لەگەڵ منچی ئەوە ژیان نامەی ژنە سەرکەوتوەکانی وڵاتی خۆمانە نووسمەوە. ئەنجا وەکو مێژوو یەکێک لەو کەسانەی کە چاوپێکەوتنم کردووە لەگەڵە فاتوش بووە، خاتو فاتوش بووە. ئێتر ئەزانم کە چرا هامەتێک و چ ژیانێکی زەحمەتیان بردۆتە سەر، لەبەرەوە ڕوحیەن منیش لەگەڵیانم و ویستمان کتێبەکەی تریشی ئەو بکەین تەرجمەکەین، بەڵام خۆشبەختانە ئەمان کردبوویان. پرۆژەیەکی تریشمان هەیە بەیەکەوە ئینشاڵڵا سەرکەوتووترە بن، دەستان خۆش یەکەم کابینەش هەر پیرۆزە. بەڕاستی من نەزانم ئەمانە چەند هیلاکن بەبێ ئەوەی کە سپۆنسەرێکیان هەیە. ئێستا تۆ هەندێک سپۆنسەرەکە باشە، دەستان خۆش بۆ دەستخۆشان یەکەم هیوادارم بەردەوام. سپاس بۆ ئێستا پۆستەری دووەم سروشتی کوردستانە، ئێمە کە ناوی سروش لێنی ناوی مۆسیقاچێنی ناوی شێعری شانامە و بۆ ئەم جارە هونەرمەندێکی زۆر زۆر عەزیز کەمانچێژەن کاک زانای مەحموود هەژار
هو سوربرايزی بود بۆی واژۆ لەسەر ئەم دەستخۆش كيلوزلايد عندو فجوانا كان براسي من يبزا لقو كان حوالي أواني ساعات باسي حوالي مشتري كتير غب موجودي زور جوانا بسليماني وكل يودان يعني كومالت أو هم رئيس كونسر كان تنجربا شان هم كار جوانا هم بروجة جوانا بس وشكري كان ليكم يودان سكر في المو لا إنديا كار جوانا كان سێم دانە کەسایەتێکی زۆر عزیز وەکوئانیتر بەڵام زۆر تایبەتە ینی لێمانەوە دوورە لە وەکو مەسکەن وەکو نیشتە جێبوون بەڵام هەمیشە لە ناو دڵمانە ئەویش دکتۆر عومەر شێخ مووس نووسەر ڕۆژنامەبان سیاسەتبان و ڕەنگە لە ناومانە هیچێکە لەوانەیە کە دەستەی دامەزرێنەری پارتێکی گەورەی کوردستانە بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ ئەیبینین لە ناومانە لە ئیڤێنتێکی سینەمایی کە ڕەزامەندی نیشاندا و زۆریش خۆشحاڵ بوو کەوتیشمان ئید لەسەر مازۆنەکەی وتی واو یە مازۆنە لەبەرەوە دابفەرمێت دکتۆر جان اینجا پۆستەرەکەش هەر بۆ زانیاریتان یەکەم ژنەوێنەگر لە مێژووی سینەمای کوردی جوڵانەوەی ڕزگارخوازی کوردستان بە ناوی هێرۆخانە ئەگەر نوکتەیەکی کوردیشمان بۆ نێوە پێشکەش بکەن خۆشحاڵم زۆر پڕبەبوو سپاسان دەکەم بۆ زبانەوەشتنم و بە شارەزیەوە بەشداری لەم چالاکیە هونەریەکە زۆر خوشحاڵم بەوەی کە ئەهمیەتێکی تایبەتی ئێستا بە سینەمای کوردی هەبێت و بە تایبەتیش کە بۆ یادێکایە کە دۆستێکی دوور بە دووری بووە بەڵام ڕەفیقی شۆڕشگێری مشتەرەکمان زۆر بووە بە تایبەتی شەهید نەجمەدین بووکەیە کە بەهۆی ئەوەوەدا سیمان بەوردی ناسیمان و من بەداخەوە بە خزمەتی نەگەیشتم بەڵام پاشەوەی کە خەڵاتی پاندۆری کانی وەرگرت بەڵام لەگەڵ فاتۆشخان وەکو نایمیخان باسی کرد پەیوەندێکی باشان هەیە و مام جەلال کە بەنهێنی
گەڕایەوە بۆ کوردستان لە ڕێگای تورکیاوە چاوی پێکەوت زۆر بەداخەوە کە زوو کۆچی دوایی کرد بەرنامەیەکی فراوانی هەبوو بۆ سینەمای کوردی بۆیە جاری کە زۆر سپاسان دەکەم دەستخۆشیتان لێ دەکەم و بژی یلمەس بۆ نایە زۆر زۆر سپاس ساڵنامەی جوانم خاتونێکی زۆر ئەزیز لە بواری پەروەردە و ئێکسەرێک پرساوی سلیکێکە لە سەنتەرە باشەکانی ئۆتیزم لە شاری سلێمانی ئەویش خاتوو میدیا کە پێڵەی سک میدیا بافەرمێ پۆستەرەکەی ئەو کە بردم بۆ لای زۆر دڵی پێخۆش بوو وتی من زۆر سەرسامی ئەحمەدکایە ئیتر ئەم پۆستەرە بوو بە نسیبی ئەو زۆر سپاس پێویستیشمانوەیەکی ئەم کاتتان باش بەڕاستی من هونەرمەندی نە گۆرانی گوێژم یانی خەڵک مناسێ وانە فلیپ سازم نە ئەکتەرم من پسپۆرەکەم ئیشکردنە لەگەڵ ناوانی خاڵپێدایسی تایبەتە یعنی لە بەشی خوارەوەی کۆمەڵگە ئیشەکەم لەبەرەوە کەس من ناناسێ هەر هاوار سپاسێکم کە منی بەسەر کردەوە ماوەیەکی زۆر کەمە ئێمەیەکە ناسیم بەبێ ئەوەی قسە بەیەکەوە بکەین ڕۆژێکیاوەتی مامۆستا چی وات لێ کە ئیشی خاڵپێدایسی تایبەت بکەیت وتم ئەگەر زەمن بگەڕێتەوە بۆ ساڵی 2003 قەت دژەبا نابم دژەباو من دژەباو بووم بۆ خۆم نا بۆ مناڵی خاڵپێدایسی تایبەت لە پەروەردە هەموو لە 2003 و هەتا ئیستاش ئەڵێ هەموو مناڵێک مافی خوێندنی هەیە بە مەرجێ کەسێکی ئاسایی بێت بەڵام منەم وچی ئەموو مادام ئەڵێ هەموو مناڵێک کەواتە هەموو مناڵێک مافی خوێندنی هەیە ئەگەر هەرچ حالەیەکیشی لەگەڵا بێت بەم قسەی من بووم بە دژەباو بۆیە نەسیحەتێکتانەکەم لە کۆمەلگایە قەت دژەباو مەبن ئەگەرە چوون بۆ هەر شوێنێ یاو مامۆستای شێتەکان دوایی بووم بە سەرپەرشیاری یاو سەرپەرشیاری شێتەکان بەڵام ئێستا کە مؤتەمەرێکە بێت کە ئەجنەبیەکێت کە شوێنێک بانگ پێش دەکرێت خۆ منی تیانیم ئەو کەسەی کە پێی وترا دژەباو تیانە ئەو کەسەی پیانەوت مامۆستای شێتەکان تیانە کەسێکی بەرپرس ئەچێت بۆ سەر مەنەسا باسی ئەحسا ئەکات کە من 10 ساڵ خەریکی بوو 10 ساڵ ئەحسام کۆ کردەوە ئەو ئەچێتە سەر مەنەساڵی ئەحسای ئۆتیزم ئەوەنێ داون ئەوەنێ هەموو شەڵەسن چەپڵی بۆ لێ زۆر سپاسانەکەم زۆر پێی گەورە بووم کە لە خزمەتی ئێوەی ئازیزە توانیم ئەم چەند گێڕە بڵێم دەستان باشە زۆر سواس ویلایەت بەرگەی تماسەیە دەستان خۆش گەم پۆستەرانە بەڕاستی دوو قسە لەسەر بکەین ناوڕۆکانیان زۆر گرنگن هەریەکە و ناوڕۆکێکیە پەیامێکیە بۆ ساڵانە گۆڕدرێ یعنی ئەوەی کە سروشتی کوردستان و کارەکتەرەکان کەش ساڵانە گۆڕدرێت و لە کۆتاییدا لە چەند خولی تر یەک پێشنگا
پێشەنگیان پۆستەرانە دەکەینەوە ئێمە دەبینە خاوەنی کۆمەڵێ پۆستەری زۆر گرنگ و ناوەڕۆیشی زۆر گرنگ لە ڕاستیدا ڕەنگە ئێستا بە شێوەیەکی زۆر شکلی بێتەوە چاو بەڵام لە ڕاستیدا ناوەڕۆکانیان زۆر زۆر گرنگە ئێستا دێنە سەر بڕگەیەکی تری دوایین بڕگەشمان دەبێتن کە بەلای منەوە گرنگترین بڕگەیە یعنیش بڕگەی چاپەمەنیەکانە پێشەنگای دومین پێشەنگای کتێبی سینەمایی ئەەکەین من پێم وایە سینەمای ئێمە کاتێ دەچێتە سەرپێ و بەهێزەوی دەتوانێت بڵێن خاوەن سینەمایەکی باشی کە ژێرخانێکی کتێبی دەپێشێت کتێب بەشێکە لە ژێرخان بەداخەوە لە کوردستان لە ڕووی پراکتیکی و فیلم دروستە پێ ناوەندی ئەکادیمی هەیە پێخواز بە کاریۆرس وەرەگرێت بۆ زانیاریتان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو زیاتر لە 300 کەس لە کوردستان بە کاریۆرسی لە سینەما وەرگرتووە کاکتۆر شادێرەیە دەزانێت ڕقەمەکان بەدەستیە 300 کەس ئەمانە بەشێکی زۆریان کاریگەریان هەیە لەسەر پرۆسەی فیلمسازی بەڵام ئێمە دەبێت سەپۆرتین پرۆسەی بە کتێب بە خوێندنەوە هەموو کارێکترێک کە جەنابتان لێرە دانیشتون بەرهەمی خوێندنەوە و فکر و کتێبی بەڕاستی ئەبێت ئەو لایەنە بێزکەین بۆیە ئێستا ئێمە ئەم ساڵ 14 نەمەشانی تازە 14 کتێبی تازە لەباری فیلمەکانی سینەما چاپکراوە کۆمپانیای هاواری فیلم لە 3 ساڵی ڕابردوو توانێتی 4 کتێب چاپکا 4 کتێب ڕاکە نامەزراوە ڕاکە دەستگا لە مێژووی هەمووی کووردا چاپ 4 کتێب ئەم لە کاتێکدا ئێمە ناڵێنەوە هەر شۆزایە ڕۆشنبیری بەس بەڕاستی هەرچی دام و دەستگایان کە سینەما بەدوێنێرشکەی بۆ ئەمە ئێمە ئەمڕۆ هونەرمەندێکی عەزیز ناومانە پیاوێکی مێژوویشی جوانی هێنا هونەرمەند سینەمای کوردی و یەکێک لەو تابلانەش پێشکەشی و پیاما مەساعدی ئەحمەد جوان ئەگەرچی سەعەتیشی نەبوو بەڵام هەرداوەمانی کرد مامۆستا فەرموو مامۆستا ئێمە وتی قسەیەکمان بکە مامۆستا وتی بۆ خوا تاقەتمان دەمادوو بەس حەزەکەین یعنی تووشمان کردو ئەم کاتان باش بەداخوا من هونەرمەند هونەرمەوە بە هونەرێنە لەکە خزمەتی ملەتانی هونەر چییە؟ نەک معانەتی ملەت بەس هونەر چییە؟ سوپاسی کارگزار ناکەم و هونەرمەندێک و کتابی پێشەنگی من گەورە بووم گەورە بکەوە بتۆم لە حوزوری جەنابتان نەبۆستمە قسە بکەم بەس بەداخەوانێ بەداخوا وڵاتە وڵاتی ئەگەر ماسکان لە جاڵمە دەکەینەوە چی باش دەڵێن وەڵام ئێمە هەموو ماسکان جاوای کەسمان ڕوبەڕووی خۆمان ڕوبەڕووی بینەر نابینەوانێ سینەمان ڕۆداوای لە هەکاک هاوار و کارکەریمەوە سینەما زۆر گەورەیە زۆر لە مازگۆنەش گەورەتر سینەما بەس بەداخەڵ سینەما لەگەڵی کەلتور ڕاستێک کەلتوری کوردی خۆ کەلتوری کوردی هەیە کەلتوری کوردی سوال لێوە کەلتوری کوردی هەمووی وەران بۆ بەڕاستی بەداخواانە پشتەواز بوونی ناو بەڕاستی بوازمێ ناو زۆر باش بۆش دەرێنە بە خاتریکەوە هونەری کوردی خزمەتی میلەت ناکە لە داوا لە هەموودانەکەم لەوانەیە کە سپەکی سینەماکە پێویستە کەلتوری کوردی بەڕاستی داوامەکەی ئێمە پێویستمان بە کەلتورێکەوە خزمەتی میلەت کاکە معاناتی میلەت زۆر گەورەتر لە کەلتوری لە هەموو سینەما گەورەتر لەوێش گەورە داوای لێوەکەم زۆر سوپاسانەکەم جناب مفتش مامۆستاجان نەهونەر نەکۆمەڵگا وازە تۆ نایە تۆ خاوەن مێژوویەشی تۆ خاوەن سەربەریەشی هەموو کەس شانازی پێوە دەکات ئێستا لەگەڵ شریتی شریتێکمان باشە ئەمەش با تەقلیدی نەبێت لەمە مەقەسەکەن مەقەسەکە لەکوێ؟ چی بۆ کتێبخانەکە کەسێک مەقەسی پێی ئەوەی مەقەسی شوێنی باشتری خەڵاتیە خۆشتان خەڵاتەکە دیاری مەقەسێکی بچووک ڕۆژێکی گەورەی تێهینەوە
وەرە زانستا چی بۆ بۆی نیشانگاکە مامۆستا وتاری خۆی وت و زۆر زۆر بەخێر بێن. زۆر سوپاس بە هەموو لایەک. ئەڵبەت سێ ڕۆژی تر پێشنگایان دەکەمەوە بەدڵ. باندانی بۆچی واڵێ